بیرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. ئازیزان لە بەرنمەیەکی تر لە زەنجیرە بەرنمەکانی ئاسۆی بەرابەری ژن و پیاودا دینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لەم بەرنمەیە. هەروەها کاگادارن هەموو ساڵێک لە مانگی مهێردا مەکتەب و دانسکاکان دەکرێنەوە و منداڵان و قوتابیان ڕێگەی خوێندن و فێربوون دەگرنە بەر. ئەم ساڵی ژۆک و ساڵی ڕابردوو سەرەڕای بارودۆخی خراپی لە ڕادەبەدەری ئابووری خەڵک و گرانی زۆر و بارودۆخی نالەباری مەترسیداری کۆرۆنادا دەوڵەت بڕیاری کردنەوەی قوتابخانەکانی داوە. ئەمە لە حاڵێکدایە کە زۆرینەی مامۆستایان و کادری قوتابخانەکان واکسینە نەبوون و 14 میلیۆن قوتابی بەبێ ئەوەی حتا یەک دۆز واکسینە بکرێن ڕەوانەی قوتابخانەکان دەگرێن. ئەمە لە حاڵێکدایە مەوجی تازەی کۆرۆنا لاوانێکی زۆری گرفتار کردووە بەداخەوە بەشێکیان گیانیان لەدەست داوە. دەوڵەت هیچ بەرنمەیەکی بۆ واکسینەی قوتابیان و گەنجان نییە و هێشتا دایک و باوکەکانی واکسینە نەبوون. تەنیا لە واکسینەی مامۆستایان باس دەکا کە ئەویش معلوم نییە چەندە ڕاست و بە عەمەڵ دەردێت. پێویستە بڵێن هێشتا بەشێکی یەکجار زۆر لە بەساڵاتچووەکانی سەرەوەی 80 ساڵ واکسینە نەکراون و زۆرێ لە کادری دەرمانی و پەرستاری واکسینە نەکراون. ئێستا بۆ باسکردنی لەسەر ئەم بارودۆخە میوانداری هاوڕێ هەتاوی عەبدوڵڵاین کە لە ڕێگای ئسکایپەوە میوانی بەرنامەکەمانە لەگەڵمان بن. هاوڕێ هەتاو ئەم کاتت باش و زۆر سپاس بۆەوەی کە داوەتی ئێمەت قبول کرد بۆ ئەم هەفتەیە بەرنامەی ئاسۆی بەرابەری. سلااو ڕێزم هەیە بۆ خۆت هاوڕێ گوڵناز و بۆ بینەران و بیستەناری کۆمەڵەتی هیوادار متوانین بەرنمەیەکی باش بێکەوە بەرینە سەر و دەستخۆش بۆ بانکشتت بۆ بەرنامە. زۆر سپاس. هاوڕێ هەتاو ئەمساڵ لە چه بارودۆخێکی ئابووری و تەزمینی ئیسلامەتیدا قوتابیان ڕێگەی خوێندن دەگرنە بەر؟ ئەگەر چاوخشانێکمان هەبێ بەسەر یەک ساڵی ڕابردووە پێش دقیق دوای هاتنی کۆڕۆنا بۆ تەواوی دنیا بە تایبەتی لە وەزعیەتی کە ئێران و خەڵکی ئێران تێدان ئەبینین کە ساڵی ڕابردوو هەتا ساڵی ڕابردوو وەزعیەتێکی زۆر خراپ بەسەر مناڵاندا زاڵ بوو بە تایبەتی مناڵانی قشری کەم داهات و کەم هەژار. ئەگەر ئاوڕێک بدەینەوە لە وەزعیەتی ئابووری ئێستا چونکە هەموو کێشەکان لە ئێران سەرچاوەگرتوو لە بارودۆخێکی ئابووری نالەبار و هێڵێکی هەژاری لە ڕادەبەدەرەکە بەرپرسانی کۆماری ئیسلامی ناکارامەی و نابەرپرسیارەتی و فەسادی گەندەڵی دەوڵەتی دابەرپرسیارە. ئەبینین کە لە ئێستادا بارودۆخی ئابووری خەڵک زۆر زۆر نالەبارە بە تایبەتی لەو شرایەتی ئێستادا کە قیمەتی شتومەک یەکجار چۆتە سەرێەوە خەڵک قودرەت خەریدیان نییە چونکە ئەو پارە ئەو بڕە پارەی کە لە پێنا و زەحمەتێکی زۆر و ماندووبوونێکی زۆر بەدەستی دێنن بەرگەی تێچوو هەزینەی ڕۆژانەیان حتا ناکابەت هەیبەتی بۆ مناڵان. ئێمە شاهید بووین کە لە ماوەی ساڵی ڕابردوودا کە کلاسەکان بەهۆی کۆرۆناوە ئانلاین بۆوە بینیمان کە نزیک بە 10 کەس 10 مناڵ لەوانەیە زیاتریش بە ئێمە ئەوەندە ئاگاداری چونکە خۆتەزانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەمیشە خۆ دەبوێرێ لە دانی ئامارەکان وە گوشار دێنێ بۆ بنەماڵەکان نزیک بە 10 مناڵ شاید زیاتریش دەستیاندا کردەوەی خۆکوژی بەهۆی نەبوونی موبایل و نەبوونی ئەم سیستمە ئانلاینە نەیانتوانێت بنەماڵەکانیان بۆیان جێبەجێکەن جستەی خواسریەوە و ئێستاکەش لەو بارودۆخەدا ئەبینین کە سەرڕای ئەو بارودۆخە ئابوورێ نالەبارەی کە بەسەر خەڵکدا زاڵەکە بەشێکی زۆری بەڕاستی تەنگی بە خەڵک هەڵچنی و ڕۆژ بە ڕۆژ بارودۆخ خەریکە بەهۆی سەرڕۆیەکانی کۆماری ئیسلامی لە دنیای دەرەوە ئەو تەحریمانە و ئەم پارادۆکسە لە بینی پەیامی کۆماری ئیسلامی بە خەڵکو و لە بینی ئەم تەحریمانە ئەمە هەمووی هۆکاری ئەوەیەکە ئەم بارودۆخە نالەبارە ئابووری بەسەر خەڵکدا سەپاندووە و مناڵانی ئێمە مناڵان لە ئێران لەو شرایەتە نالەبارەدا بەداخەوە دەبێ بڵێن بەرەو کوشتارگا پێدەنێن و جۆنەدانی کۆماری ئیسلامی ئێمە دەبینین لە هەر سیستمێکدا لە هەر وڵاتێکدا کاتێکە کۆرۆنای پرسێکی ئاوا دێتە گۆڕی یەکەم کارێک کە ئیکەنەوەی کە مەدرسەکان دادەخەن یا ئەوەی کە قەرنتینی زۆر دەگەن بۆ مناڵەکان لەبەرەوەی کە مناڵان ئێمە دەبینین کە لە هەموو وڵاتێک پێشگرتن بە
ئەو پرۆتۆکۆڵانە ناتوانێت ڕعایەتکەوە ناتوانین پێشی پێ بگرین بۆیە هەمیشە مەکتەبەکان دادەخەن بەڵام کۆماری ئیسلامی لە ئێستادا دیسان خەریکە سەرڕۆیەکە و هیچ گیانی خەڵکی بۆ مهم نییە و مناڵان بەرەو کوشتارگایەکی بەڕاستی بەڕێ دەکاوە لەو نێوەدا مناڵان سەرڕای ئەوەی کە بنەماڵەکان لەو شرایەتەدا نیگەرانی نەبوونی تێچوو بۆ کڕینی کەلوپەلی مەکتەبی مناڵەکانیانن سەرڕای ئەم بارودۆخە ئابوورێنا لەبارە ئەبێ نیگەرانی ئەوە بن کە ڕۆژانە مناڵەکانیان لە سیستمێکی ناکارامە لە شوێنێکی بەبێ ڕعایەتکردنی پرۆتۆکۆڵی بەهداشتی و نەبوونی هیچ ئەمنیەتێکی گیانی خەریکن بەرەو خوێندن و بەرەو دەرس پێدەنێن و ئەمە بارودۆخەکەی زۆر نالەبارتر کردو سترسێکی یەکجار زۆری بە بنەماڵەکان بەدایک و بابەکان گەیاندووە و دەبینی کە کۆماری ئیسلامی لەو بارودۆخەدا دیسان گوێنادا بە داخوازی خەڵکو بە ئەوەی کە فەزایەکی ئەمنیەتی لە بواری گیانیەوە بۆ مناڵەکانیان پێک بێنێ و بێ هیچ گوێدانی خەریکە بڕیاری داوە کە مەکتەبەکان بکاتەوە و حتا خۆیان لەو شرایەتەدا کەسێکی وەکو بەرپرسانی ڕژیم کە هەمیشە لە کاتی کرانەوەی بۆ حتا بۆ لاپوشانی کێشەکانیش بوو بێ بەشدار بوون لە کرانەوەی مەدرسەکان بەڵام سەرڕای ئەوە خۆ دەبوێرن و بەشدار نین چونکە ئەزان خۆیان باوەڕێن بە پرۆتۆکۆڵە بێهداشتیان نێوە دەبینی کە بەداخەوە مناڵان بەرە و کوشتارگایەک ئەتوانین بڵین کە قوربانیەکی زۆری لێ دەکەوێتەوە بەرەو ئەم شۆنا خەریکن پێدەنێن بەبێ هیچ جۆرە ئەمنیەتێکی گیانی و ئەمنیەتێکی ماڵی و بە هەموو ئەو سترسانەی کە ڕۆژانە لەگەڵی بەرەوڕون و ئەمەش سەرچاوەگرتو لەو سیستمە نالەبارەیە کە گیانی ئینسانەکان و حتانەوەکانی داهاتوشی بۆ مهم نیە. بەڵێ هاوڕێ هەچاو بۆچی دەوڵەتی ئێران ناتوانێت پرۆژەی واکسیناسیۆنی دانیشتوان بەڕێوە ببات؟ ئایا ناتوانێت یان گەرەکی نییە؟ ئەتوانین ئاماژە پرۆسی واکسیناسیۆن لە ئێران دوو پرۆسی هەیە لە دوو پرسەوە سەرچاوە دەگرێت هەم سیاسی هەم مەسهەبی هەروە کە بینیمان کە کاتێککە واکسنی کۆرۆنا بەرهەم هێنرا کۆماری ئیسلامی سیستمە گەندەڵەکەی بە سەرۆکایەتی خامنەی ڕایگەیانکە ئێمە پێویستیمان بە واکسنی دەرەوە نیە و پێشی گر بە چوونە ناوەی واکسن و ئێران بتوانێت لەم واکسنە بۆ خەڵکی خۆی کەڵکوەری بگرێت ئەمە هۆکاری سەرەکیەکەی بوو کە ئێستا دەبینین لەو بارودۆخەدا لە چاو هەموو وڵاتان ئێران لە بواری وەزعیەتی کۆرۆنا و ڕۆژ بە ڕۆژ خەریکە وەزعیەتەکە نالەبارتر دەبێ ئاماری کۆرۆنا سەرسامیانی بە ئاماری ئەمڕۆی کۆرۆنا ڕێکۆردی ئاماری دوێنێ ئەشکێنێ و ڕۆژ بە ڕۆژ سەتحی چوونە سەرەوەی ئاماری کۆرۆنا خەریکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەستێنێ و ئەمە هۆکارەکەی ئەوە بووکە کۆماری ئیسلامی وەکو هەمیشە بەسەر ڕۆیەکانی گیانی خەڵکی بۆ گرنگ نەبووە تەنها خەڵکی وەکو ئەبزارێک بەکارهێنا بۆ خواستەکانی خۆی وە دیسان سەرڕۆیی کرد و بەبێ گوێدان بە ئەوەی کە سەرڕای ئەوەی کە هەر وڵاتێکەکە تەحریمی بێ ئەم تەحریمە نابێ ئینسانی و گیانی بێ بۆی مهم نەبوو وە لە ئەمە کەڵکی وەرگرت و دنیای دەرەوەی تاوانبار کرد بەوەی کە بەهۆی تەحریمەکانەوە واکسەنەکان وەرناگرین و بارودۆخەکە نالەبارتر بوو لە حاڵێکدا سازمانی ملل خۆی یەکێک لەوانە بووکە هەموو هەوڵەکانی ئەو بووکە ئەم تەحریمانە شۆندانەری لەسەر وەزعیەتی گیانی خەڵکدانێ بەڵام دیسان کۆماری ئیسلامی بە پرۆپاگەندەیەکی زۆر بەو تەوەهومە ئیسلامیە کە هەیەە بەم دەمارگژێ کە هەیەە پێشی بە واکسێنەکردنی خەڵک گرت و ئێمە بینیمان ساڵی ڕابردوو لە کاتی محەڕەمدا بینیمان کە ئاماری کۆرۆنا دقیق ئەو کاتە بوو کە کۆماری ئیسلامی پێشی بە هاتنی واکسن بۆ ئێران گرت و بینیمان کە ئاماری کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرێسەند بە ئەوجێکی زۆر لەو کاتەدا بووە تا ئێستاکەش ئەبینی کە ئاغازادەکان مناڵەکانی خۆیان بە پرسانی گەندەڵی کۆماری ئیسلامی لەسەر هەمویان و خامنەی تەواویان واکسنە کراون لە باشترین موقعیتدا بەڵام لەو نێوەدا دووکەڵی ئەم سەرڕۆیی و ئەم گوێنەدان بە پرۆتۆکۆڵانە و ئەم گوێنەدان بە مافی ئینسانیە دووکەڵەکەی چۆتە بە چاوی خەڵکەوە و خەڵکن خەریکن لێرەدا باجەکەی دەدەن کە بەداخەوە ئەبینین کە ڕۆژانە کۆرۆنا قوربانی ئەستێنێ بەهۆی ناکارامی کۆماری ئیسلامیەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەچاو دەبێت دایکان و باوکان بۆ پاراستنی گیانی خۆیان و منداڵانیان لەم بەڵا دەبێت چی بکەن؟ ئێمە مێژوو سابتی کردو کۆماری ئیسلامی نەتەنها هەمیشە لە قەیرانەکاندا کە
پرسێکی بۆ نمونەوەکو کۆرۆنا یا پرسگەلێکی تراتوتە گۆڕێ نەتەنها بۆی گرنگ نەبووە بەڵکو وەکو کارتی گوشارێک بۆ سەر خەڵک وەکو بەلاڕێدابردننی کێشە سەرەکیان خانی خەڵک چاوی لێ کردووە و ناکارامەیی و نابەرپرسیارەتی کۆماری ئیسلامی لە بەرامبەر گیان و ماڵی خەڵکدا بۆ ئێمە بۆ هەموو تاکێکی ئێران ڕوون و ئاشکرایە بۆیە دایک و باوکەکان بە تایبەتی نابێت لە ئێستادا پشت ببەستن بە ئەم سیستمە ناکارامە و بە ئەم سیستمە دژە مرۆڤە کە هۆکاری سەرەکی گیان لە دەستدانی خەڵک حتا بەهۆی کۆرۆناوەیە ئێمە دەبینین ئێستا هەر ئێستاکە کە بەیەکەوە قساکەین ڕایانگەیاندووە کە زیاتر لە 11 نمونە نەخۆشی کەڕوڕەش واتە قارچی سیال لە خودی سنەبیندراوە وەسێ کەس بۆ هۆیەوە چاویان لە دەست داوە سەرڕای ئەوەی کە مۆزوعەکە بوونی هەیە لەلایەن دکتورەکانەوە دشکردەوە نیشاندراوە حتا ئەڵە تێچووی نەخۆشی قارچی سیا تێچووی ڕۆژێکی لە بازاڕی ئازاد ئەگەر بیکڕی ئیدارۆکەی 42 میلیۆن تمەنەر ئەوەش یعنی کەمەرشکێن هیچ تاکێک ناتوانێت بۆ شێوەیە لە ئێستادا بەهۆی ئەم ناکارامەیە حتا ناتوانن لە بەرامبەر ئەم نەخۆشیەدا کاردانەوەیان بێوە هیچ دەرمانێکیان لێ بۆ نەخۆشیە بۆیە دایکان و باوکان ئەبێ بزانن کە تەنها خۆیانن لەو سیستمە نابێ هیچ چاوەڕوانیەکیان بێ خۆیانن دەبێت بتوانن بە وشیاری بەوەی کە ئاگاداری مناڵەکانیان بن حتا ئەگەر گوشاریان هێنابێ بۆ ئامۆزش پەروەرێش ئەبێ احتساب کە نابێ بێڵن لەو شرایەتەدا مناڵەکانیان بڕۆن بۆ مەکتەب و دەبێ بە یەکگرتووی بە چاوکراوەی لە بەرامبەر ئەم ڕژیمە ڕابوەستن و چاوەدێری خۆیان چاوەدێری مناڵەکانیان بن چونکە بەداخەوە ئەو کۆرۆنایە کە ئێستا جەهێشی پەیدا کردو هەر بەهۆی ئەم نەبوونی کارامەیی دەوڵەتەوە بەرگری نەکردن لە پەرسەندنی ئەبن چەند نمونە بیندراوە کە وە کاتێک کە مناڵان تووشی ئەم کۆرۆنای ئەبن قەلب و کولیە و ئەندامە حساسەکانی بەدنیان لە دەست دەدەن بەداخەوە و زوو تووشی گیان لە دەستدان دەبن و حتا دکتورەکان تەشخیصیان داوەکە ئەو مناڵانەی کە تووشی کۆرۆنا دەبن ئەو کۆرۆنا جەهێشی یافتەی کە ئێستا لە ئێران هەیە ئەگەر حتا گیانیان لە دەست نەدەن لە داهاتوودا ئاسەواری زۆر مەترسیداری دەبێت بۆیە دایکان و باوکان ئەبێ وەکو هەمیشە کە خۆیان بڕیاردەری ژیانی خۆیان بوون ئەبێ حتا ئەگەر بە احتساب بوو بێ بە تەحسن بوو بێ بە بایکۆتکردنی ئەم سیستمە بوو بێ ئەم بڕیارەی دەوڵەت کە مەدرسەکان بکرێتەوە ئەبێ خۆیان بە وشیاریەوە هەنگاو هەڵگرن وە خۆیان دەبێت بەرپرس بن لە بەرامبەر گیانی مناڵەکانیان بە ئەو ڕادەبوشار و سترێسە نەیەڵ هەتا بۆ مناڵەکانیان و بۆ خۆیان بێتە پێشەوە خۆیان بڕیار دەربن بەڕاستی. بەڵێ باسی ئەرکی دایک و باوکەکانمان کرد بەڵام ئەرکی مامۆستایان بۆ پاراستنی گیانیان لە تووشبوون بەم بەڵامێر و ماڵوێران کەرە دەبێت چی بکەن و داخوازیان لە دەوڵەت چی بێت؟ هاوڕێک وڵنا سەرۆک ساڵی ڕابردوش بینیمان لە وەزعەتی کۆرۆنادا مامۆستایان هاوکات لەگەڵ پەرستاران و قشری زەحمەتکێشی و جامعە زەرێکی زۆر گیانیان بینی و تا ئێستاکەش بەردەوامە چەندین مامۆستا گیانیان لە دەستداوە مامۆستایان دەبێ وەکو هەمیشە کە ئەرکێکی پیرۆزیان لە شەرشانە ئەرکی پەروەردە و سڵامەتی ڕوحی و دەرونی مناڵەکانمان ئەبێ خۆیان بە یەکگرتووی لەگەڵ دایک و باوکەکان بە هاو ئاهەنگی چونکە ئەو ڕژیمە خەڵکی ئێمەلی بێهیوا بوونە سەرڕای ئەوەی کە لە بارودۆخێکی ئاوادا هیچ یارمەتیەک بە خەڵک ناگەێنێ هۆکاری زەرر و زیانی گیانی ماڵیشە بە خەڵک هیچ بەرپرسیارەتیەکی لە بەرامبەر خەڵکدانیە و ئەوە شتێکە کە ڕوون و ئاشکرا بوو هەمومان سابت بووە بۆیە مامۆستایان دەبێت بە وشیاریگەیاندن بە دایکان و باوکان جۆڕێک لە ڕێخستن دروست بکەن بەیەکەوە و هاو ئاهەنگ بن لەگەڵ دایک و باوکەکان و لەگەڵ ئەولیای مناڵەکان و لە تەریقی ئامۆزش و پەروەرشەوە ئەگەر دەزانن بارودۆخەکە کە نالەبار و نالەبارتریش دەبێ بەر بەو بڕیارە ناعادڵانەی دەوڵەت بگرن ئێمە دەبینی مامۆستایان هەمیشە قشرێکی ڕۆشنبیر وان قشرێک بوون کە لە ناو تەحەسن و لە ناو ناڕزایەتیەکان دش بە هەر زوڵم و زۆرێک بەشدار بوون ئێستاش بارودۆخەکە نالەبارە بۆ ئەوانیش و بۆ مناڵەکانیش پێویست ناکات لەو شرایەتە نالەبارە ئابووری و لەو شرایەتە نالەبارەیەکە
کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ زیاتر خەریکە قوربانی ئەسێنێ مەدەبین کە مناڵان ناتوانێت تۆ لە مناڵێک چاوەڕوانی ئەوەت بێت کە پرۆتۆکۆڵێکی بێداشتی ڕعایەتکە چونکەوان بێتەوە یاری ئەەکەن کۆنتاکتیان دەبێت تەماسیان دەبێت حتا ئەگەر ڕێژەشیان لەناو کلاسەکەدا کەم ببووە مامۆستان دەبێت بە چاوکراوەیەکی زیاترەوە خۆیان وەکو هەمیشە ئەم هەست بە بەرپرسیاریتیان هەبێ لەگەڵ دایک و بابەکان بەیەکەوە هاو ئاهەنگ بن و ئەگەر دەزانن و بەوە گەیشتون کە وەزعیەتی کۆرۆنا کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە خراپتر دەبێت ئەتوانێت زەرەری گیانی بۆ مناڵەکان و بۆ خۆشیان بێت کە ئەوانیش قشتێکی زۆر بەجێگە و پێگەل لەو جامعەوە جامعەی ئێمە پێویستی پێیانە ئەتوان بە هاو ئاهەنگی کلاسەکان بایکۆت بکەن و نەچوون بۆ مەدرسەکان بەڕای من لەو شرایطەدا باشتریشتە و دیستان گوێ نەدەن بۆ دەوڵەتە و خۆیان بڕیار بە بۆ ژیانی خۆیان و داهاتوی وڵاتەکەیان بدەن و پێویستە بۆ ئەم پرسە لەگەڵ دایکان و باوکان هاو ئاهەنگ بن. زۆر سپاس هاوڕێ هەتا من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان وەکو قسەی کۆتایی شتێک هەیە کە گەرەکتان بێ ئیزافەیەک فەرموون. سپاس بۆ ئێوە هاوڕێ بۆڵناس ئێمە بەداخەوە بەهۆی ئەم پەروەردە نالەبارەی کە بووە لە ئێران یعنی خەڵک ئەوەندە قەیران و ئەوەندە دیاردەیان بەسەر داهاتووە حتا گیانی خۆیان بۆ مهم نییە بۆ نمونە کرێکارێک دەڵێ من ئەگەر نەچمە سەرکار لە برسان دەمرم بەڵام ئەگەر بچمە سەرکار بە کۆڕۆنا دەمرم کە لە برسان مردنەکەم زۆر زۆر ناخۆشترە لە کۆڕۆنا مردنەکەم. ئەم جۆرە پەروەردە ئەم جۆرە نەبوونی نالایەقی ئەو سیستمەوە نەدیتنەوەی خەڵک لەو سیستمە داوای کردووەکە جۆرێک لە خۆپاراستنی کەم کردوتەوە بۆیە پێویستە ئێمە بە تایبەتی لە ئێستاداکە ئەبینین کە نەخۆشی کەڕوو ڕەشکە لە هندستان خەریکە ڕۆژانە خەڵک پێدەکوژرێ لە کوردستانیش خەریکە پەری سندووە و کۆماری ئیسلامی لی بێدەنگە پێویستە خەڵکەکەمان تکایەتکان لێ دەکەین خۆیان ببوێرن تا ئەتوانن لە مەجلیس و لە سەردان و لەوانە ئاگاداری خۆیان بن تا ئەوەی کە بزانین بارودۆخیان بەرەو چۆ دەچێ پێویستە لەو سیستمەدا کە نابەرپرسیارە خۆیان ئەمانەتی خۆیان و گیانی خۆیان و مناڵەکانیان بە پێویستە زۆر زۆر پرۆتۆکۆڵەکان لەبەر چاو بگرن و ئاگاداری خۆیان بنوە دیسان تاکیدی یەکەمەوە مامۆستایان و دایکان و باوکان لەو شرایطەدا مناڵەکانیان بەرەو کوشتارگایەکی تر بەڕێنەکان پێویستە خۆیان بڕیار دەربن و ئەتوانن هەروەک بینیمان کە لە احتسابە سەراسەریەکان ئەمە ئەبین هەمیشە خەڵک ئەتوانن سەرکەون و دەوڵەت بە چۆک دادیوە دیسان دەتوانن لێرەش خاون هەڵوێستی خۆیان بن هەنگاوێکی تر هەڵگرن و لە بەرامبەر ئەم ڕژیمە نابەرپرسیارەدا ڕابوەستن نەهێڵن چیتر کۆماری ئیسلامی بڕیار بوو گیان و بۆ داهاتویان بدات. زۆر سپاس بۆ ئێوەش کە داوەتی ئەو بەرنامەتان کرد. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هەتاوی عەبدوڵایی کە لە ڕێگای ئسکایپەوە میوانی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان بوون. زۆر سپاس. بەڵە بینەرانی ئازیزەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ هەتاوی عەبدوڵایی لەسەر چوونەوەی منداڵان بۆ مەکتەب لە بارودۆخی ئەمڕۆکەی کۆڕۆنادا لە ئێران. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوێ تا بەرنامەیەکی تری ئاسۆی بەرابەری ماڵاوە.